کاتتان باش و سڵاتانە بێبینەران لە گفتوگویەکی تایبەت لە بەرنامەی ئەڤڕۆ پێتان دەگەینەوە کە تێیدا لەم بەرنمەیە من ئیدارەی گفتوگویەک دەکەم لە نێوان گروپی دەستپێشخەری ئاشتی کۆمەڵایەتی کە ماوەیەکە لە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم دۆخەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستان دروست بووە لەلایەن کۆمەڵێک لە چالاکوانان و ڕۆشنبیران و مامۆستانی زانکۆ دروست بووە. من لەم بەرنمەیە گفتوگۆ و ئیدارەی ڕۆڵی ئەم گروپە واروەها تێگەیشتنی کۆمەڵێک لە قوتابیانی زانکۆ تاوان بە ئامادەبوونی کۆمەڵێک لە قوتابیانی زانکۆ لەگەڵمان دەبن کە تێیدا گفتوگۆ لەبارەی دۆخی ئێستا هەرێمی کوردستان دەکەین. چەند پرسیارێک دەوروژێرە من لە سەرەتا بۆ ئەوەی کە ئێمە بتوانین تەرکیزی زیاتر لەسەر ئەم دۆخە دروست بکەین. لە کاتێک کە ئێمە ڕوبەڕووی کۆمەڵی قەیرانی ئابووری و سیاسی و تا ئاسێک قەیرانەکان سەری کێشا بۆ هەڕەشەکردن لەسەر ئاشتی کۆمەڵایەتی دەبێتەوە. پرسیار ئەوەیە لە کاتی شکستی پارتە سیاسیەکان لە چارەسەرکردنی ئاشتیانەی قەیرانەکان ڕۆڵی کۆمەلگا چییە؟ خیاراتی تر و دەرەچەی تر لە بەردەم کۆمەلگا هەیە؟ ئێمە فەزایەکی گشتیمانەیە کە جگە لە پارتە سیاسیەکان کۆمەلگا بتوانێت ڕۆڵی هەبێ لە بەشدار بێ لە بڕیاری سیاسی، ڕۆڵی گروپی دەستپێشخەری کۆمەلگای مەدەنی و هەروەها ڕۆڵی گەنجان و چالاکوانان چییە لە وەها دۆخێکە کە تێیدا لێکەوتەکانی ڕۆژانە بە ئازاتر دەبێ لەسەر هاونیشتیمانانی ئەم وڵاتە. سەرەتا سڵاو لە میوانان و ئەم کاتتان باش کە تێیدا لەم بەرنمەیە لە بەشی یەکەمی ئەم بەرنمەیە دکتۆر دانا سەعید سۆفی ئەندامی گروپی ئاشتی کۆمەڵایەتی واروەها شەیدا حوسامی ئەندامی گروپی ئاشتی کۆمەڵایەتی و ماستەر لە ڕاگەیاندن میوانی سەرێکی بەرنمەکەم دەبن هاوکات کۆمەڵێک لە گەنجیش قوتابی زانکۆ لەبەر زۆری ژمارەکەیان ناتوانم ناوەکانیان ئاماژە پێکەم لە کاتی گفتوگۆکانەوان خۆیان دەناسێن و جاریشتر بەخێر بن. دکتۆر یەکەم پرسیار دێمە لای جەنابتان بۆ ئەوەی بۆ بینەران و هەروەها بۆ ئامادەبوانیش قسەیەک بکەی لەبارەی بۆچی ئەم دەستپێشخەری ڕاگەیاندرا. بەڵێ زۆر سپاس. هەموو لاگاگەدارن، یعنی ماوەیە کە هەرێمی کوردستان دووساری کۆمەڵی قەیران بووە، دوای قەیرانی ئابووری قەیرانی سیاسیشی هاتە سەرەوە. ئەوە بینیمان کە لە دوهەمین کۆبوونەوەی پێنج لایەنەکە کە نۆیەمین کۆبینەوە بوو هیچ دەرئەنجامێکی نەبوو. دەتوانم بڵێم ئەوە فتیلەی ئەوە کە بوو کە زۆرێک لە ناڕەزایی لە سەرشەقام دروست بێ بەهۆی ئەوەی کە هیچ ئاسۆیەک نەمات لە بەردەم هاوڵاتیان کە ئومێدیان بۆ بێ کێشەکانیان چارەسەر دەبێت. لەبەرەوەی ئێمە دەزانین کێشە سیاسیەکان کلیلی کردنەوەی یاخود چارەسەری کێشە ئابوووریەکان و کۆمەڵێک کێشەی ترن لە کۆمەلگای ئێمە. دوای ئەوە ئێمە بینیمانیانی لە بری ئەوەی کە گفتوگۆ هەبێ زۆرێک لە توندوتیژی لەسەر شەقام ڕوبەڕووبوونەوە دروست بوو لە دوای خۆی لە خۆپیشاندانەکان و واروها لە کۆمەڵێک شوێنی تریش. ئەوە دەتوانم بڵێم زۆرێک لە هەڕەشەی لەسەر ئاشتی کۆمەڵایەتی دروست کرد. ئێمە مەترسی ینی هەستمان بۆ مەترسی کرد کە ئەمە ئەگەرەوە تەشەنە بسەنێ و دۆخە سیاسیەکەش بە بنبەست گەشت پێ لە کاتێکدا هیچ گفتوگویەک هیچ تێگەشتنێک لە نێوان لایەنەکان نەبێت بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانەی کە هەیە احتیمالی هەیە پەرە بسەنێ و نەخوازە لە دووچاری شەڕی ناوخۆ بینەوە و بێزگەلەوە ژانی بینیمان ئاشتی کۆمەڵایەتی لە زۆر شوێن کەوتو بە مەترسیەوە، ینی دابەشبوونێکە بوو لە نێوانی کۆمەلگادا لە زۆر شوێندا لە زۆر شوێن بینیمانیانی ڕوبەڕوونەوە دروست دەبوو لە نێو ئەندامانی کۆمەلگا بەبێ ئەوەی کە نوێنەرایەتی هیچ نەدام و دەستگایەک بکەن نا تەرەفێکی لایەنێکی دیاری کراو بکەن. بە هەر حاڵ ئەمە مەترسیەک وای لە ئێمە کرد کە ئەو دەستپێشخەریە کۆمەڵێک چالاکوان و باڵێن کەسایەتی ئەوانە دەستپێشخەریەوە بکەن کە ڕێگری بکرێن نەهێڵین ئەو ئاشتی کۆمەڵایەتی کە هەیە تێک بچێ و دوا جاریش وڵات بەرەو هەڵدێر بچێ. ئێمە لە یاداشتێکمان بڵاو کردەوە، لە یاداشتەکەی خۆمان تەرکیزمان لەسەر با بڵێن بێزگەلەوەی کە داوای هێورکردنەوە دەکەین، داوای ئەوە دەکەین کە توندوتیژی نەبێ، هەرچەندە تەرکیزیشمان لەسەرەوە کردوێتەوە کە هاوڵاتیان
پێویستە بتوانن ڕای خۆیان بە ئازادانە دەربڕن چ لە ڕێ خۆپشاندان بێت چ لە ڕێ هەر چالاشێکی دیکەی مەدەنی و لەو کاتەدا ئێمە داوامان کردووە کە هەر ڕێکارێک بگرینە بەر پێویستە بە شێوەیەک بێکە مەدەنیانە بێ تونند و تیژی نەبێت نە لەلایەنی خۆپشاندەران هاوڵاتیان نە لەلایەنی دام و دەستگاکان و ئەوە حزبەکان من تەنیا دەمەوێت ئەو چوار داوایە یاخود ئەو چوار بوارەی کە دەمانوێت ئێمە ئیشی لەسەر بکەین یاخود دەست پێشخەرەکەمان دەیگرێتەوە یەکەمیان ئەوەیە کە پێمان وایە چوار ئەکتۆری سەرەکی هەیە لەو بوارە یەکەمیان ئەوەیە کە با بڵێن تەرەفی سێم یاخود ئەوەی کە پێ دەڵێن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و لایەنە دەرەجەکان ئەمانە بمانەوێ نەمانەوێت کاریگەریان دەبێت لەسەر دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان هیچ نەبێت بە پێشکەشکردنی پێشنیار یاخود ئامۆژگاری باش بۆ لایەنەکان بۆی کە زمینەیەک بۆ مەسەلەی گفتوگۆ ساز بێت ئێمە کۆمەڵێک با بڵێن دەست پێشخەریمان کردووە لە بوارە ما بڵێن UN ئەجنسی وانەمان بینیوە هەندێک تەرەفی درمان بینیوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم مەسەلەی ئەو لایەنانەی کە با بڵێن لە سراعەکە تێوەگلاون کە حزبە سەرچەکانن با بڵێن حزب و لایەنە سیاسەکانن ئێمەش لەو بوارەشدا پێمان وابە دەبێ میانگیریەک هەبێ بۆ ئەوەی کە بتوانرێ هیچ نەبێ گفتوگۆکان دەست پێ بکاتەوە پەیوەندەکە دەست پێ بکات بەرەوەی بەڕاستی لە دوای ئەو ڕووداوانە پەیوەندەکان دەتوانن بڵێم بە شێوەیەکی ئەوە قەتع ببوو نەمابوولەوەیە ئەمە ئاستی دووەم بوو ئاستی سێم میدیاکارانن ئەو تەلەڤیزۆن و ئەو بە تایبەتیش ئەوانەی کە حزبین بینیمان بەڕاستی کە تەحەدێکی زۆر دەورێکی نێگەتیڤیان هەیە و بە شێوەیەک لە شێوەکان هەندێکات دەبینین کە ئاگر لە دەمیان بەڕاستی دەبارێ ئەوە پێمان وابوو زیاتر ینی مەسلەی تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی لەوانەیە خراپتر بکات بۆ لەسەر با بڵێن میدیاکارانیش پەیوەندی ماگرتووە و پەیامی تایبەتمان هەیە بۆی کە گوتارێکی با بڵێن گوتاری تەرکیز بکەن سەر گوتاری ئاشتی لە بریەوەی گوتاری تونند و تیژی خاڵی کۆتایی پەیوەندی بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەوە هەیە ئەوەیە کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەو شوێنانەی لێن پێمان وایە دەتوانن دەوری میانگیری بژێڕن لە نێوانی دام و دەستگاکان لایەنە حزبەکان هەروەها ئەوانەی کە نوێنەرایەتی هاوڵاتیان یاخود خۆپیشاندەرانەوە دەکەن نمونەی هەڵەبجەمان ئەوە کرد ینی وەکو مۆدێلە گۆرمان کرد کە لەوێ ئەنجومەنێکی هاوبەشان دروست کردووە و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەوری میانگیری دەبێتەوە ئەوەی چوارەمە ئاستی چوارەمە کا دەتوانم بڵێم ئێمە لە هەر چوار ئازدا لەو دەست پێشخەریانە ئیشمان لەسەر کردووە ئەوەی دەبیندرێ شەیداخان ئەم دۆخی کە دروست بوو ئەم پێشنی ئەم با بڵێن ئەو بەنامەی ئێوە بڵاوتان کردوێتەوە خەڵکی جیا ینی ڕۆشنبیر و لە لایانی جیا داوای هاوشێوە هەیە بەڵام ڕەنگە پرسیارەوەبی ئێوە چۆن ئەم داوایانە بە کۆمەڵایەتیەکەن چۆن دەیکەنە داوایە کە فەرزی بکەن لە بارودۆخێکی ئەوادا خۆی وەکو دکتۆر باسی کرد دکتۆردانا ئەو ڕێکارانەی کە دانراون ئەو چوار ڕێکارانەی بڵێن کە چوار دەستە پێک یعنی ئەگەر کورتی بکەیتەوە وەکو کۆمەڵگە نێودەوڵەتیەکان وەکو ڕێکخراوەکان وەکو میدیا وەکو هەروەها ئەو کەسایەتیانەی کە کەسایەتی میانە ڕۆن و توان قسەیتیا بکەن ئەمانە تا ڕادەیە کە توانین بڵێن هەندێک لە بەشەکانی ناو کۆمەڵگە ئەگرێتەوە. دوجار ئێمە چەند بیرۆکەیەکمان هەیە بڕاستی بۆ ئەوەی کە بتوانین تاکەکانی کۆمەڵگا زیاتر بهێنینە ناو ئەم گروپە و یان بیان هێنینە ناو ئەو جوڵەیە کە دەستمان پێ کردووە لەبەرێ بڕاستی کوردستان ئێستا فشارێکی کۆمەڵایەتی زۆر لەسەرە چ لەسەر لاوەکان چ لەسەر ژنەکان چ لەسەر حتا منداڵەکان چونکە شەڕەکان شەڕی ڕاگەاندن شەڕی ناو کۆمەڵگا بەمانەوە نەمانەوەی کاریگەری لەسەر هەمومان کردووە ئیتر ئەو فشارە سیاسی ئەو فشارە ئابووریەش کە هاتووەتە سەری ئەوەنەی تر ینی قۆرغی کردوێتەوە کەواتە پێویستە هەموو لایەنەکان پێکەوە کار بکەین ئێمە تەنانەت ئایدیایەکی ئەومان هەیە کردنە چۆنە یعنی چۆن خەڵکێک دەتوانێت بەشدار بێنم هەڵمەتە ئەمە یعنی ئەم هەڵمەتە تەنیا لە ئاستی با بڵێن لە قەولە ببێ بە فعل و کاریگەر بێ بۆ نمونە ئێمە ڕۆژی شەممە کۆنفرانسێکمان هەیە لەگەڵ بڵین بانکێشتی میدیاکارەکانی کوردستان دەکەین کە بێنە ئەو کۆنفرانسە لە چوارچرا بۆ ئەوەی بتوانین قسە لەسەر ڕۆڵی میدیا بکەین لە هێورکردنەوەی و بارودۆخە لە دروستکردنی و ئاشتی کۆمەڵایەتیە بەڵام بیرۆکەی ترمان هەیە بۆ هێنانە ناوی گەنجەکان لاوەکان ئەویشەوەی ئەگەر بتوانین
هەندێک ئەمکانیات و بواریان بوو بڕەخسێنین کە لە ڕێگەی توانەکانی خۆیانەوە بەشدار بن، ینی وەکو کەمپین بکەن بۆ نمونە هونەرمەندەکان ئەو گەنجانەی لە ڕێی هونەرەوە یان هەش ئایدیایەک لە خاڵیانە هەیە بیانەوێ پەرە بدەن بۆ بە مەسەلەی ئاشتی کۆمەڵایەتی بیهێنن و بە ئێڤنت بەڕێکخستنی ئێڤنت بێت. تەنانەت باسی ئەومان کردو کە توانین هەر ئێرەش بەکار بهێنین باخچەکەی ئێرە کە ڕۆژانە بتوانین ئێڤنتی تیا بکەین و هەر کەسێک بۆ ئامرازەی کە خۆی هەیەی ئێستا فۆتۆگرافیا، ئێستا فیلمە، ئێستا هەر شتێک ئەم دۆخی هەیە. ئەمە لە دەرەوەی ئیرادەی کۆمەلگانیە، کۆمەلگا دەتوانێت تی بپەڕێنێ. کۆمەلگا ئەتوانێت دەستێوەردانی هەبێ. ئێستا چۆن ئێمە دەستێوەردانی نەگەتیڤ ئەبینین تایە بۆیە هاتوونێتە ناو مەیدانەوە بە دڵنیایەوە ئەتوانین دەستێوەردانی پۆزیتیڤیشت هەبێ. زۆر باشە. ئەگەر من بچمە لای میوانانم بیانەوێ سرنج یان پرسیاریان هەبێ لەبارەی بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان، ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی وەروەها ڕۆڵی ئەم گروپە. ئێوە وەکو قوتابیانی زانکۆ پێتان وایە تێگەیشتنی ئێوە چییە؟ ئەگەر ئەوانەی کە دانەوێ بەشدار بن دەتوانن دەست هەڵبڕن؟ من شەماڵم بەخۆم دەرچووی زانکۆم. دەبینی کە دەنگ و باسی قسە و قسەلۆکی زۆری لەسەر دەکە لێورێ. ئەمانەش هەموو کارداوایان لەسەر لایەنی کۆمەڵایەتی، لایەنی سیاسی، لایەنی ئابووری، لایەنی پێکەوە ژیان بەگشتی لە کۆمەلگادا هەیە، بە تایبەتی دوای دروستبوونی ئەو قەیرانەکان، بە تایبەتی قەیرانە ئابووریەکان دوای سیاسەکان. دەبین کۆمەلگا دوای ئەوەی کە هیچ ئومێدێکی نەماین بێ ئومێد بوو لە چارەسەرکردنی ئەم گرفتانە، دەبینین ئەمە بخۆی بۆ خۆی دوای بێوێدبن و دەورژێ، ینی بەرپرسدانەوە دەبێن ڕەتیەوەکانێت چۆن دەبێ ئەم بەش بکرد بە شێوەی جیاجیا دەبێن. وایە بۆچی ینی باردۆخەکە بەمە گەیشت؟ ینی ئێوە سرنجی ئێوە چیە لەسەرەوەی کە هێزە سیاسیەکان کاتێ ملمانێ دەکەن میوانەکە دەگاتەوەی کە بێکەوە ژیان تێک بدا، ئاشتی کۆمەڵاتی تێک بدا، یعنی ئەمە چۆن سەی ئەم بابەتە دەکەن؟ بەڵێ کاتێک کە کۆمەلگا بێومێت دوایش دەبینین بەشداری گەنج کۆمەلگا بێومێت بووە تا ڕادێکی زۆر بێومێت لە نەگەیشتن بە ئەنجامات و هەر کارێک دەکەی یان هەر پرۆژێکتی یان حکوومەت هەر بەرنامەیەک دادەنێ کە دەبینین لەسەری ڕێناکەی ناگەی بە ئەنجامێک. کۆمەلگا 2000 چاوەڕێیە، کۆمەلگا چاوی لە دەسەڵاتە، چاوی لە سیاست مەدارەکان، چاوی لە بەرپرسەکانە. دوای ئەوەی کە بێومێت دەبێ یان تا ڕادێک بێومێدی نامینێ ناچار کاردانەوەی دەبێت. کاردانەکان لە جۆزار لە ڕێگەی قسەکردنە، لە ڕێگەی خۆفشاندانە. ئەوجا حاڵەتی وە حاڵتاندا دەگەت حاڵەتی توندژیش بەڕای من ئەو خۆفشاندانەی بۆ ئاخیرە کرا هەموو نەتیجێ ئەمە بوو. ئەمجا ئەم خۆرەخارێ بە تایبەتی خۆرەخارەکە لایەن دەسەڵات کە مەجال نادێن بوار نایێتەوە بۆ لایەنەکانت کەیان بۆ تا کە بەشداری لە ڕەئی خۆیان گوزارش لە ڕەئی خۆی بکە ئەو کاتە بەرپرسانەوە دەبێت. ئەمە شتێکی سروشتی یعنی لە هەموو دنیاشتی وا دەبین. زۆر لە خۆفشاندانمان بینیوە لە میسر بۆ نوێ خۆشانەکانی میسر دوایەوەی کە خەڵکی میسر بەڕای دە حکوومەت هەڵبەشێنەوە هەڵشی وەشان دەتوانیشی بکات. لە بەرامبەر ئەوەژە بینیمان شەهید هەبوو، بریندار هەبوو، کوژراوە بوو، ینی قوربانی هەبوو. بۆیە هەلێرەدا کە دەگاتە بۆ ئاسە دەبینی خەڵک پڕ دەبێ، دوای کە پڕ دەبێ وەکووە بڵێ جامێک پڕ بێ لی دەرشێ. ئەمە بەرپرسدانەوەکەی، ئەمە ڕەدانەوەکەی بۆی دوای بە حکوومەت دەڵێ بە دەسەڵات دەنێ وریا بن زەنگیان بۆ لێ دەدا. ئەمە دووبارەمەکەنەوە هەڵەوەی ئێستا هەیە ئەوە ئەنجامە. بەڵێ بەڵێ ئەنجامی ئەوەیە نەتیجەیەتی. دەستت خۆش بەشداریتر هەیە؟ مەریوان حوسێن دەرچوو زانکۆ. بەڵێ بە خێراتم داکەم زۆر خۆشحاڵم بەڕاستی لەگەرە و دوو بەڕێزەوە لەگەڵ جەنابەت لە گفتوگۆیەکی هێمنانە و بە کۆمەرە قەیران کە ئێستا لە کوردستان تێدەپارێتن. پێم وایە ئەو سەرەتای دروستبوونی ئەو قەیرانانە هی ئێستانی ئەمە پێین باسی بکەین. دروستبوونی ئەو قەیرانانە فترە زەمانێکی زۆرە تاکو ئێستاش بەردەوام بووە. هیچ کەسایەتیەک کە ئەوانەی باڵادەستن بە دوای هۆکاری دروستبوونی کێشەکان نەگەڕێنە، تەنها چارەسەرکردنەوەی کاتیان کردیە و دواتێ پەڕۆی دووبارە دیسان قەیرانەکان دروست بووە. ئێستاش ئەوەی تەماشای دەکەین قەیرانەکان بەردەوام دروست دەبن و فترە قەیرانەکان بە شێوەیەکی کاتی نامێنن لۆ ئەوەی حیزبەکان بتوانن بە شێوەیەکی کاتی دەنگدەرەکانی خۆیان بۆ خۆیان ڕاکێشنەوە. ئەوەش بەڕاستی جار بەجار قڕستە دەبی لە سەرباری کۆمەلگا. تەماشا دەکەی کۆمەلگا لە زروفەکی ئێستا کە سەدەی 2015 لە زروفەکی وارە دەژیتن، یعنی ناتانی تاک بژێوی ژیانی خۆی دروست کاتن. کێشەکان کە لە ئەوەلەوە بە شێوەی یەکجارەکی چارەسەر ناکرێن، ئەو کارە بۆ ئەوی دۆخەکان بگاتە بەم ئێستا؟
مەبەست ئەگە ورتر قسە بکەیت لە چییە لەوەی کە یعنی چارەسەری کێشەکان بە شێوەی کاتی دەکرێت چارەسەری کێشەکان من بەستم ئەوەیە تو کە هەر کەسێک لە تووشی نەخۆشێک دەبێتن لە باتیەوەی چارەسەرێکی ڕیشەی بکاتن دەچی مسەکنە ئەو چارەسەریانی ئێستا ژۆکو مسەکنی لە هاتیە یعنی چارەسەرێکی کاتیە و 2000 قەیرانەکان دووبارە چی بکرێت پێ دوای دەبێت چی بگرێت ئەمە وەکو گەنج وەکو دەرچوی قوتابی پێم وایە ئەمە دەبێ وازە دەسەڵات بینین چالاگوانەکان تاک هەر کەسۆ لە کنەخۆی وشار بیتن لۆ ئەوەی ئەو قەیرانانی کە تاکو ئێستا کە بەردەوام بووە لێرە ڕابە دەسەڵات برین بەسە لە پاش ئەوەی کە 25 ساڵە حکومەت و پەرلەمان بە هەموو دنیامان گوتی حکومەت و پەرلەمان و دیموکراسی بەڵام لە هەمان کاتیشدا تەماشا دەکەین دیموکراسی قەدیس کرا دیموکراسی ئازا دیموکراسی نمایە تەنها وەکو دروشم لەسەر قاقەزەکان دەنووسێت چۆن یعنی دیموکراسی یعنی قەدیس کرا مەبەست لە چییە مەبەستم وێ دیموکراسی تەماشا دەکەی تاگ ناتوانی بە شێوەی ئازاد ڕەخنا لە دەسەڵات بگری بە دەسەڵات بری ئەوە کەم و کوڕەکەتە ئەوە هۆکاری کێشەکانە کە تەماشا دەکەی کۆمەلگا بەو شێوەی تێدەپەڕێتن ئەگەر دەسەڵات نەبی کۆمەلگا بەو شێوەی بەڕێوە ناچیتن بەڕاستی ئازشم لێ لەسەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی تاکو ئێستا کە فشارێکی فعالیان نەبووە لەسەر دەسەڵات هۆکارەکەش ئایا ترسی دەسەڵاتە ئایا ترسی دەسەڵات ڕێگانادا دەنگەکانیان بگاتە شوێنی خۆیان وە کۆمەلگای وشارکەنەوە یانیش ئەوانیش دایانی هەر بەو شێوەی بەردەوام بیتن و بە هەمان شێوەی کە دەسەڵات بەردەوام بووە دەستت خۆش کاک مەریوان دەستان خۆش بینەران لەو گفتوگۆیە تایبەتیە بەردەوامی لەگەڵتان کە تێیدا لەگەڵ چەند ئەندامێک لە گروپی دەستپێشخەری ئاشتی کۆمەڵایەتی هەروە بە ئامادەبوونی کۆمەڵێک لە قوتابیانی زانکۆ گفتوگۆ لەبارەی دۆخی ئێستا هەرێمی کوردستان و ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕۆڵی کۆمەلگا لە کاتێک کە پارتە سیاسیەکان بە بەنز دەگەن دەبێت چی بێ دوای ناوبڕێکی کورد بەردەوام دەبین لە بەرنامە دژی هەموو ناوعەتون و تیژیەکی ئێمە لە پەرلەمانی کوردستان هەست بە شەرمەزاریەکی گەورەکەین هەمومان خاوەنی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانی بەڕوونتر باسی ئەو ئیجرئاتانەتان بۆ بکەین تێگەیشتن دەبارەی ئەو کێشانەی کێسە لە هەرێمی کوردستانێت بە تایبەتی مەسەلەی سەرۆکایەتی هەرێم ڕاوێژی خۆمان لەبارەی ئەو دوو پرسانەوە خۆی پرسەکانی دیکەشەوە دەکەین مەدام بەو هەڵانە دەنین و حازرین و بەواشی ئێمەکراوەیە بۆ گشت فراکسیۆنەکان ئێمە پێمانوانیە تەنها ئەم حکومەت حیزب ئەتوانێت چارەسەری ئەم قەزیە بکات کە بە پێشهادێکی مەترسیدارە ئێمە ماندێلایەکمانوێ لەگەڵ خەمەکانمان نابژی ئێستا موچەپێدان بە بارمتە گیراوە ژیان بە بێپارە ناڕوە زارش سڵاتان لە ببینەران پێتان دەگەینەوە لەو گفتوگۆ کراوە سەبات بە باردۆخی ئێستا هەرێمی کوردستان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و کۆمەڵێک لە قوتابی زانکۆ پێشتر پێشەوەی ناوبڕەکە وەربگرم توویستت بەشدار بکەی فەرموو ئەگەر ناوی خۆت بڵیت من ئەحمەد قوتابی زانکۆم ئێستا بەڵێ لە سەرەتا بەخێر بێنە دوو میوانە و دەستخۆشی لۆ ئەنجامدانی ئەو بەرنمەیە هیوایەوە دەخوازم بەرنمەی ئەڤڕۆ لەمەولا شکلێک لە کاری ڕاگەیاندنی خۆی ینی لەو ڕێگەیەوە وەربگرێت ینی بەو شێوەیە بەرنمەکان پێشکەش بکرێ بەڕێزانێنی لۆ دوو برادرە ڕوونا وەکو هاوڕێیانم باسییان کرد ئەو قەیرانانەی ئێستا لە هەرێمی کوردستان هەستیان پێ دەکرێت و بوونەتە هۆی ئەوەی گەنج ڕابکە کۆمەلگا تووشی قەیران بێ گشت کایەکانی ژیانی جڤاچی ڕابوەستێ بریتە لەو قەیرانانەی پێشێ کە برادران ئاماژەیان پێدا چۆن دەڵێ وەک چارەسەری سەرەتایی یان چارەسەری کاتی بۆ کراوە ئەوەش لەو ڕۆژەوە بەڕای من دەستی پێکردووە ڕەگ و ڕیشەیە و قەیرانانە لەو ڕۆژەی
ئەم کابینەی حکوومەتە تەشکیل کرا لەبەرەوەی ئەگەر بگەڕێینەوە سەرەتای دامەزراندنی کابینەی هەشتی حکوومەت دەبینین ئەم کابینەیە لەسەر ئەساسی پاوانخوازی زۆرتری وەرگرتنی دەسەڵات ینی دروست کرا بۆ نمونە فلان حیزب ئەو شوێنە بە ئێستحقاقی خۆی دەزانی ئەوەی تر بە هەمان شێوە لەوە دەبینین قەیرانەکان دەستی پێکرد کابینەی هاوڵاتی نەبوو کابینەی حزبەکان بوو نەخێر ڕوونە کابینێ خۆی ئەوە گەر برین کابینەی هاوڵاتی هەر نەبووە ئەو دەکەتە قالبەچری بەڵام بەڵێ ئەو کابینەی ئێستا دروست بووە لە هەرێمی کوردستان و سەرنجام ئەو هەموو کێشەی لێ دروست بووە دەکرێت بڵێن لەسەر ئەساسی ینی خاڵی یەکەمی خاڵی جەوهری دروستبوونی بریتی نەبوو لە مافی هاوڵاتی بوون و هاوپێج نەبوو لەگەر ئەو بەرنامە و کارنامەی حیزبە سیاسیەکان لە هەڵبژاردن هەڵیان گرت بوو و ئەو حکوومەتە کە دروست بوو تەنها چۆن دەڵێ وەک سڕکردنی کاتێک یان بە شێژی بۆیە من لێرەوەکان ئێمە بینیمان پرسیارێک بکەم چەندین کۆبنەوەی پێنج قۆڵی کرا کۆبنەوەی تریش کرا نەگەیشتە هیچ دەرئەنجامێک وەکو قوتابێکی زانکۆ یعنی کاتێس کە سەیری ئێواران یعنی سەیری ڕووماڵی ڕاگەاندنەکان دەکرد لەبارەی کۆبنەوەکان دوای چەندین دانیشتن دەیوت ئەم کۆبنەوەیش بێ دەرئەنجام بوو لای خۆت چی چه هەستێک لا دەدرێت یعنی هەست دەکرد بۆچی ناگەنە ئەنجام ئەم گفتوگۆیانە لەبەر بەرژەوەندی حزبیە لەبەر بەرژەوەندی خەڵکە خوێندنەوەتان چی بوو خۆی کاکی وا ڕوونە لە سەرەتای کۆبوونەوەکان لەبەرەوەی دووجەم سەرگیری هەبوو لە بڕیاردان لەبەرەوەی نیەتی چاکسازی نەبوو نیەتی ئەوە نەبوو ئەو کۆبوونەوانە بگاتە نەتیجەک و لەم ینی لێوە خەڵکی کوردستان سوودمەند بێ ئەوە ڕوون بوو کە ئەو کۆبوونەوانە نەک کۆبوونەوەی نوێم و دێم کۆبوونەوەی پەنجاهەمیش بکرێ ئەوە نەتیجەکەی دەبی لەبەرەوەی دووجەم سەری لە بڕیاردانی سیاسی دروست بووە لایەنی ئەو بەردەرێن منوام لایەنی ئەو بەر ڕەفزی دەکاتەوە بە هەمان شێوە ینی ئەو هەڵەیە دەگەڕێتەوە لۆملی هەر پێنج حیزبی سیاسی کە ئێستا ئەو کۆبوونەوانە بەڕێوەدەن بەڕاستی نەتیجەی کۆبوونەوەکان بێعمەلی دروست کردووە دەبی چ بکرێ ئێستا لە کاتێکەوە نەگەیشتە دەرئەنجام ئێستا خەریکە با بڵێن مەسلەی ئاشتی کۆمەڵایەتی ئاشتی کۆمەڵایەتی شتێک دەدەن یاساش پێشێلەکەن دەبیڕاوەکانی کۆمەلگای مەدەنی قوتابیانی زانکۆ ویستم لێرە شتێک بڵێم ینی بەڕاستی من حەزم دەکرد لەو بەرنمەیە یەک دوو برادری بەشداربووی شاندی کۆبوونەوەکانیش ئامادە بوونەیە لەوەی گەنجان قوتابیان ئەو تێبینی و سەرنجانەیان خۆیان بگوتایە لەبارەی ئەوە ئێمە بەڕاستی بۆیە بانجی ئارمانە کردووە بۆ ئەوەی بۆ بینەرانیش ئەمە ڕوون بکەمەوە لە کاتێک کە ئەمە چەندین من هەر لەو بەرنمەکەی خۆم چەندین بەرپرسانی باڵای پێنجێزە سیاسیەکە لا کەسایەتی سیاسیەکان و بەرپرسەکانمان بان کرد و خۆشیان چەندین کۆبنەوە ئەنجامدرا ئەوان نەگەیشتنە هیچ دەرئەنجامێک ئەوەی ئێستا هەیە بریتە لەوەی کە ئایا وەکو من لە سەرەتای بەرنمەکەوتم بژاردەی تر هەیە لە بەردەستی ئێمە لە بەردەم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە بەردەم کۆمەلگا دەتوانێت چ ڕۆڵیشتر بینی ئەسلی زمان لێرە ویستم شتێک بڵێم ئێمە وەکو چالاگووانان و وەک هەموو قوتابی زانکۆ لە پێشە زنجیرەیە کۆبوونەوەمان کرد ینی بەناوی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ینی نەتیجەی نەبوو ئەو کۆبوونەوەوانە ینی نەتیجەی هەبێ بکرێ بۆی نەتیجەی هەبێ من لێرەوە ئەوە بە حکومەت ڕادەگەێنم بەسە قۆڕخکردنی ئازادی ئەگەر ئازادی قۆڕق بکرێت چالاگوان نەتوانی بێتە سەرشەقام بە توانای دەنجی خۆی دەنکەڵ بڵێ بەسە ئیدی ئەوە نابێ و باوا بێشتەکان بەڕێی من ئەو دام و دەستگایانی ئەمنیانە ئەو دام و دەستگایانەی تا ئێستاش مۆرچی حیزبیان پێوە دیارە ئەوانە هۆکاریەوە بوون چالاگوان نێتە سەرجادە ئەو کۆبوونەوانە کە بکرێت تەنها لە چوارچەوەی نەخێر فەزای ئەوە نییە خەڵق قسەیتە بەڵام سەرنجەکی دی یعنی ئێمە هەمومان لامان ڕوونە پەرلەمان دامەزراوێکی شەرعی خەڵکی کوردستانە ئەوە قسەی لەسەر نییە و جەماوەری گەلی کوردستان دەنجی بەو پەرلەمانە داوە نوێنەرەکانی ئەوان لەوێن ئێستا دروستکردنی گروپێکی وە ئەو پرسیارە دروست ناکە ئەمە دەبێتە هۆی پەراوێز خستنی ڕۆڵی پەرلەمان لە کاتێک گروپی دەستپێشخەری ئاتی بۆ نمونە ینی پەراوێز خستنی ڕۆڵی پەرلەمان چونکە لامان ڕوونە پەرلەمان ئەو دامەزراوەیە کە
تخوا یەکسەرن ئەو دامەزراوەیە کە یاسا دەردەکا کە مناقەشات دەکا ئەگەر گروپە چووا دروستبی نەتیجەی ینی دەکەوێتە ژێر پرسیار ئەگەر با قاریش دابڕۆ ئەو باگراوندانە و خەڵکانەی لە پشتینە وەزەکانیان یەک بەشداریتر وەردەگرم بەڵام زۆر بە کورتی تکایە بەڵام دانا ناوام دانا بەڵێ بەڵێ جابێک بۆ تاوکردنی پرسیاری برادران و جابێک بۆ پرسیارەکەی جەنابێت تەمان هەر ئەرکێک کە بە هەر شخصێک دەپرسرێت لە هەر پۆستێکا بێ یان هەر ئەرکێک بە هەر حیزبێک دەپرسرێت لە هەر پۆستێکا بێ لە هەر دەسەڵاتێکا بێ تەمان پلانێک هەیە بێ بۆ کارکردنی لە چوارچێوەیەکی بەرنامەدا ڕێژراودا کار بکات بۆ نمونە بۆچی ئەو کارەمان پێ ڕاپێسراوە و لەبەرچی دەیکەین بۆچی دەیکەین حتما کە بەرنامەیەکی ئاوامان نەبێ حتما دەکەین حاڵەتێکی ئەوە کە ئێستا تێداین پێ دووە لە ئەوەلەوە بەرنامە نەبووە حتما هەبووە بەڵام نەکراوە جێبەجێ نەکراوە دەست خۆش شەیداخان دەگەڕێمە لای تو سرنج و پرسیاری زۆر هەبوو ئەوانەی دەتەوێت جوابی بدەیتەوە ئەوەی تر بە دیاریکراوی دەگەڕێمە لای دکتۆر زۆر دڵخۆشم بەوەی کە ئاوا گفتوگویەکی ڕاستەوخۆمان هەیە بەتابەت لەگەڵ گەنجان هەرچی من بە حکمی کارەکان لە کوردستان بەردەوام بەکەوتن هەیە لەگەڵ گەنجی کووردا و تا ڕادەیەک ئەیانناسم ئەو بێومێدیە کە باست کرد کاک شما بەڕاستی یانی شتێکە کە هەیە یانی ئەوە تاوا هەمومان هەستی پێکەن زۆربەی قسانەکەی کردوتانە هەمومان ئەیزانین و زۆر جار دووبارە پێ دوایە بێئومێدەکە یعنی واقع بینانەیە یعنی دەکرێت خەڵک بێئومێد بێن وەستن بێئومێدیەکە شتێکە کە تۆ ئەتوانی وەکەوە پێداخل لەمسی بکە ینی شتێک نیە کە تۆ بڵێ وەڵاهی لەوانەیە شتێک بێت تەنها هەستی پێ بکەینە بێئومێدی هەیە لە ناو گەنجەکانە هەیە ئەگەر بێئومێدی نەبێ بە لە شاو گەنج لە وڵات بەجێ ناهێڵێت یان بۆ نمونە ئەو بێئومێدیە کە دوای خۆ پیشاندانەکان دروستە بێت ئەیبینیتە ناو گەنجەکان ئەیبینی لە کوردستان ئەڕێتە دەرەوە بەڕاستی گەنجی ئەکتیڤ نابینی لە کوردستانە زۆربەی زۆریان ئەوەنە بێئومێدن ئەوەنە یان ئومێدیان نەماوە بە گۆڕانکاریەکان وایان لێ هاتووە کە جۆرێک لە فشار چۆتە سەریان کە من بەڕاستی ئەیبینم لە ناو قسەکانیانە لێرە من حەزەکەم لە درێژە قسەکانە بەڕاستی باسی ئەوەتان کرد باسی زمانتان کرد چ زمانێ بەکاربهێنین کە کاریگەر بێت ئێمە خۆپیشاندانەکەین دا خۆپیشاندانەکان کاریگەری نابێت بۆ نمونە حەزەکەم دەبێت تەنها بە کورتی چکەزان کاتێکش کەمە ئەمە باسی زمانی ڕاگەاندن بکەم زمانی ڕاگەاندن نە تەنها هی میدیای کوردی زمانی ڕاگەاندنی تاکی کوردیش لەبەرەوەی لە کوردستان تاکی کورد بەشێکە لە میدیای کوردی لە ناو سۆشیال میدیای ئەمە هەمومان پێجی فەیسبوکمان هەیە هەمومان کەناڵێکی تایبەت بەخۆمان هەیە فەیسبوک بێتە شوێنێکی هەناسەدانی تاکی کوردی بەتابەت گەنجی کوردی بەڵام ئەو زمانێک کە بەکارێت ئەگەر دابەشی بکەم بەسەر میدیای حزبی یان ئەو میدیایی کە هەیە لە کوردستان چونکە میدیای ئازادمان لە کوردستان بەڕاستی نییە بەڵام میدیا میانە ڕۆمان هەیە میدیا حزبیمان هەیە ئەو شەوەش کە باسمان کرد لە بەرنامەکەیە کە ئەو زمانی کە میدیای ئێمە بەکارهێنە زمانێکی زۆر حزبیە لەبەرەوەی کەناڵەکە حزبیە زۆر ئاساییە کە کەناڵێکی حزبی بە پێ پرۆگرام و سیاسەتی حزبی خۆی قساکات بەڵام زۆر ڕاگەاندنی شۆکارێک بە بۆی کە دەنجی خەڵک یعنی دەنجی کۆمەلگا وەکو خۆی نەگاتن تەنیا هەر ڕاگەاندن و دەنجی با بڵێن نخبەیەک یان حزبێکی تەرویج بۆ کردووە کە میدیای کوردی بەکارهێنێ بۆ ڕاگەاندن و بۆ گەیاندنی پەیامی حزبەکەی خۆی کە جاری وای پێویستە پرۆسی کۆمیونیکیشن بە تەواوەتی ئەنجام بدات کە لە میوەوە بگات بە وەرگەر ئەو پەیام و دوجار کاردانەوەی خۆی هەبێت کە ئەو کاردانەوە بتوانێت کاریگەری هەبێت ئەوەندە بڵێن ئەو بیرۆکە حزبیە زاڵە بەسەر میدیاکەیە کە ناتوانێت کاریگەری تەواوەتی خۆی هەبێت بەڵام ئەکرێت بیرۆکەی حزبی خۆی ببا بەڕێگاوە چونکە هیچ میدیایەک نییە کە تۆ پارەی ئەدەیتێ بەڵام دژ بە ئایدۆلۆژیا خۆت بەڕێوەبەری لە هیچ شوێنێکی دنیای نییە ئەوە باشە بەڵام پێویستە بە پێ پرەنسیپەکان ڕاگەاندن کار کە پرەنسیپەکان ڕاگەاندن چی ڕێزگرتنە لە ڕای خەڵک ینی ڕێزگرتنە لە پرۆسی پەیوەندیگرتن ینی ڕێزگرتنە لە وەرگر لەو کەسێک کە تۆ خەریکی پەیامەکەی پێگەینیت پێویستە میدیاکان زمانی خۆیان بگۆڕن ینی زمانی ڕاگەاندنی کوردی زمانێکی زۆر وشکە زمانێکە کە ناتوانێت بڵێن ئەو کاریگەری کە پێویستە هەبێت جاویا بە پێچوانەوە لەوانە بەڕاستی میدیایەک مەبەستی نەبێت کە دژ بە زۆر باش ئێمە ئەم ڕۆژەکە گفتوگۆمان کرد شەیداخان ئێوە سرنجتان لەبارەی سۆشیال میدیاش هەبوو لە ڕاستیە لەبارەی فەیسبووکیش هەبوو
ئێستا ڕەنگە ئەم قوتابیانە پێم وایە کەسێکەیە فەیسبوکی نەبێ هەمویان هەیە ئایانە زۆر جار ئێمە دەبینین ئەم فەیسبوکانە یعنی لە فەیسبوکیش بە هەمان شێوە جگە لە ڕاگەیاندن زمانی توندوتیژی بەکاردێنندرێ یعنی یەکتر ڕەفسکردن بەکاردێنندرێ خۆی لە درێژە قسەکانی پێشم وستم باسی ئەوە بکەن کە هەر باسی زمانەکان ینی زمانی ڕاگەاندنی تاکی کۆمەلگا نەک تەنها لە سوۆشیال میدیا لای خۆپیشاندانەکانە چه زمانە خەریکن بەکارهێنین ئەمە چۆن خەریکی زمانێکی زۆر توندوتیژە ینی ئەم گروپەیە ئێمە دروستمان کردووە باسی واکەمەڵێنە بێ ئەم زمانە توندوتیژە هەیە بکەینەوە ینی بتوانین ئەو فشارێک کە دروست بۆ تۆزێک لە فشارەکە کەم بکەینەوە بەڵام ئەو زمانی کە بەکاریێت ینی کورد بەکاری ئەهێنێت چ لە سوۆشیال میدیا چ لە دەرەوە چ لە خۆپیشاندانەکان چ لە بەرنامە تەلەڤیزیۆنەکان ئەوەی زیاتر قسەی توند بکات زیاتر ئەڵاتە پێشەوە ئەوەی زیاتر چزارم چۆن ینی بارودۆخەکەوەیە کچێ قسەی تون بکاتن ئەمە بەڵێ هەڕازی بەیاخی زیاترە کاتم کەم ماوە دکتۆر لە بەشی یەکەمی ئەم بەرنمەیە تەنیا سێ خولەک کەمتر ماوە دەگەڕبوو لای جەنابەت ئەگەر سنزل لەبارەی تێگەیشتنی ئەم پرسیارانە بێ بەتایبەت لەبێت لەوە دەست پێ بکەم بۆی بیرمانە چێ پرسیارێکە بوو لەبارەی ڕۆڵی مجتەمەعی مەدەنی وتیان کە کۆمەلگای مەدەنیش کاریگەری نییە ئەمە ڕێی ئەو بوو لە ترسی حزبەکان ئەوانیش کاریگەریانە یان کاریگەری حزبەکان بەسەر کۆمەلگای مەدەنیە کە ناتوانێت لەم دۆخە کاریگەری ئەم تۆی هەبێ تێگەشتنیشم پێم وایە تاوا دروستە کە ڕۆڵ باڵین کۆمەڵی مەدەنی نەک بە تاوی ڕۆڵینە بۆ خۆی بە تاوی گەشەی نەکردێت تا ئێستا ینی وەکو هێزێکی با بڵێن بەڕێزێک باسی کاتی خۆی تو لە پەرلەمان سەرۆکی لێژنەی کۆمەلگای مەدەنی بوو لەگە مجتەمەعی مەدەنی زۆر ماندووبی یاسایەکی باشتان دەرکرد کەچی ئێستاش دەبینین وایە ئەمە چوارچێوەیەکی یاسایی بەڕاستی دەتوانم بڵێم زۆر باشمان ئەو کاتە داناوە بەڵام چوارچەوەی یاساییم پێم وایەوە هەنگاوی یەکەمە بۆی کە بتوانی بوارێک لە بوارەکانی کۆمەلگا ڕێک بخەی یعنی کۆچی لەسەرەوەی کۆمەلگای مەدەنیش لەم ئاستەنیە من کۆکم لەسەرەوە جەمن دەمێ بازەوە بکەم بەڕاستی ینی بیبەستمەوە بەو گروپی ئاشتیە لەبەرەوەی دەست پێش خەرێکی با بڵێن کۆمەلگای مەدەنیە ئێمە بە شێوەیەکی واقع بینانە تەماشای ڕۆلی خۆمان دەکەین لە زۆربەی دیدارەکانمان لە محاولەکانمان لە هەوڵەکانمان ئەوەمان جەختمان لەسەرەوە کردوتەوە کە ئەگەر ئێمە بتوانین تەسیرێکی یاخود کاریگەرێکی زۆر زۆر کەممان هەبێ بۆ هێورکردنەوەی دۆخەکە بۆ نێشتنی زمانی زبر بۆ با بڵێن دروستکردنی فەزایەکی ئازادتر بۆ ڕادەربڕین و ئەم شتانە پێم وایەوە هەنگاوێکی زۆر زۆر باشە بەڵام وەکو گوتم ئەمە زۆر زۆر واقع بینانە تەماشای دەوری خۆمان دەکەن و پێمان وایە کە چارەسەرکردنی کێشەکان بە پلەیەک لەسەر ئاستی سیاسیە و لەسەری سەرەوەی ئاستە سیاسیەکان شواتە لە ڕزایەتێک بیندرا لای با بڵێن قوتابیان کە نەفەسی ئازادی ڕادەربڕین بڵاوکردنەوەی بیر و ڕا یعنی هەمویان ڕەخنیان هەبوو لەسەر ئەمدا خۆ پێیان وا بوو کاتێک کە خەڵک نەفەسێک دەدۆزێتەوە بۆ خۆپشاندان هەندێک زار پەنادەبا بۆ تونوتیژی بەهۆی نەبوونی ئازادی بیر و ڕایە بەڵام من پرسیارەکە بە زۆریشتر بم هیچ تەبریرێکەیە یعنی هیچ تەبریرێک قبوڵە بۆی خەڵک پەنایی بیکاتە تەبریر و بیان و بۆی تونوتیژی بنوێنی ئەوە مەسلەیەکی ترم پێما بەڵام ڕێک ئەو قسەی ڕاستە کە زۆرێک لە پەراوێزی ئازاد پێشتر ئەوەی هەبوو لە کاتی پەیدابوونی ئەو قەیرانە ئەو توندوتیژیانە من پێم وایە ئەو پەراوێزەش ئێستا بەو شێوەیە نەماوە زۆرێزان باسیوایان کرد ئێمە هەمومانیانی شایەتی ئەوەی دەزانین یانی لەو کۆمەلگا دەژین زۆر چالاکوانەیە تووشی هەڕەشە بۆتەوە زۆر میدیاکارەیە تووشی هەڕەشە بۆتەوە جار لە هەر شوەیەک بێ کەناڵی تەلەڤیزیۆنی داخراوە یعنی ئەمە ئەوەیە حقەتێکە ئێمە هەممان دەزانین و بێزگەلەوە مؤسساتی دەوڵەت پێشی خراوە خەڵک لێ ناگەڕن وەزیرە بچێتە حکوومەت خەڵک لێ ناگەڕن لە پەرلەمان بچێتە پەرلەمان یعنی ئەمانە هەمووی توندوتیژە بێزگەلەوە بارەگای حزبی دەسووتێنرێ ئەندام و لایەنگرانی حزبەکان با بڵێن دووچاری هەڕەشە دەبن ئەمانە هەمویان زۆر پەراوێزی ئازادە نەماوە لە توندوتیژی لە بەشی دووەم ئێمە گفتوگۆکەمان زیاتر بەرەوە دەبین کە چی بکرێ بۆ ئەوەی خەڵک بەردەوام بێ لە ناڕەزایەتی ممارەسەی مافی خۆی بکە کە بریتە لە دەربڕی ناڕەزایەتی و خۆپشاندان بە کەناڵە مەدەنیەکان بەڵام مەمەرجێک ئەم ناڕەزایەتیانە دوور بێ لە توندوتیژی ئەم دوو توندوتیژانەی کە هەموو خۆپشاندان نابێگومان بەشێک کاتێک چەند خۆپشاندەرێک لە هەزارەها خۆپشاندەران ئەنجامی دەدا چۆن با بڵێن کاریگەری سلبی دەبێت لەسەر خودی خۆپشاندەرانیش و چی بکرێ بۆ ئەوەی تەنیا پێنج هێزی سیاسی
یاریکەری سەرەکی پرۆسی سیاسی نەبن کاتی ئەوان شکست دێنن بینەران لە بەشی دووەمی ئەم گفتوگۆیە تاوتوی ئەم پرسیارە لەگەڵ میوانان دەکەین تا بەشی دووەم پێتان دەگەینەوە کاتیش خۆش بۆ ملایەک.